فیلمی سێگۆشاکەم کە فیلمێکە تەواوی ستافەکەی کووردە و بە خۆشحاڵیەوە ئەمیش وەکو بەشێکی تر لە فیلمە کوردیەکان بۆ ئەمساڵ چانسی هەبووە کە لە بەشێک لە فستیڤالەکانی دەرەوە بە تایبەتیشێکێک لە فستیڤالە نێودەوڵەتیەکانی وڵاتی قوبڕۆس بتوانێت بەشدار بێت. دیارە فیلمەکە لە دەرێنەوە بەرەمێنانی ژینۆ هادیە و چەندین ئەکتەری گەنجیش توانیویانە لە نێو فیلمەکە بەشدار بن. کورتە فیلمی سێگۆشە لە دەرهێنان و بەرەمێنانی ژینۆ هادی و بەرهەمی یەکێتی ژنانی کوردستان لە 19هەمین خۆری فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی قۆپڕۆس توانی خەڵاتی سینەمای ئەفرۆدێت بەدەستبێنێت. فستیڤالەکە لە ڕۆژانی 28 تشرینی یەکەم تاوەکو 2 تشرینی دووەم لە وڵاتی قوبڕۆس بەڕێوەچوو. کورتە فیلمەکە لە نواندنی ئەکتەران دیدار عومەر و ڕێبوار هەورامی و دیعەلی و ژیار عوسمان و شوان زۆدیە.